وەک ئاشکرایە لە وەرزی هاویندا ڕووداوی ئاگرکەوتنەوە لە زۆربەی ناوچەکانی هەرێم زۆرە بێت و بزانین تا چەند تیمەکانی بەرگری شارستانی کۆنتترۆلیان کردووە و لەو بارەوە بە سوپاسەوە لە شاری ڕانیە بەڕێز علی قادرمان لەگەڵایە وتەبێژی بەڕێوبەرایەتی شارستانی شاری ڕانیە. کاک علی سوپاس کە لەگەڵمانیت، بەیانیت باش. سپاس بۆ ئێوەش بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ڕاپەڕین. بەڵێ کاک علی لە سەرەتاوە پرسم تا چەند تیمەکانتان توانیویانە کۆنتترۆلی ئەو ڕووداوە نەخوازاوانە بکەن بەتایبەت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین؟ بەڵێ سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ دەرفەتە. ئێمە لە سەرەتایی وەرزی هاوین بەتایبەت لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەڕێوەبەرایەتیمان بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ڕاپەڕین چەند تیمێک دادنێت لەو شوێنانی کە زۆرترین هاوڵاتی ڕووی تێدەکات، ئەو شوێنانەی کە قەرەباڵغێکی زۆر دروست دەکات بە تایبەتی وەکو گوتم لە بەرزبوونەوەی لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما. ئێمە چەند شوێنێکمان هەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین، ناوچە گەشتیاریمان هەیە کە ڕێژەی ئاوی لێ ڕێژەیەکی ئاوی لێ کە مەترسی دروست دەکات لەسەر هاوڵاتیان لەسەر منداڵان بەپێی تەمەنەکان و هەروەها دوو شوێنی زۆر دیارمان هەیە لە دەربەندمان هەیە لە بەشێکی گشتی لە پشدەر و بیتوێن و هەتاوەکو سنووری ئیدارەی ڕاپەڕین. شوێنێکی تریشمان هەیە بەنداوی سەرچاوە لە ناحیە بێتواتە. ئەم شوێنانە هاوڵەتێکی زۆر ڕووی تێدەکا و بۆ کەیف و خۆشی و هەندێک جار بۆ مەلەکردن ڕووی لەو ناوچانە دەکەن. بەڵێ کاک علی وەکو تیمەکان ئێمە تیمەکانمان داناوە چەند ستافێکمان داناوە بە پێی پێویست بە پێی ئیمکانیەتی خۆمان هەرچەندە ڕەنگە لەوانەیە ئەوەی کە باز دەکەم کارمەندانی ئێمە بە پێی پێویست لە شوێنەکان دانەندرابن لەو شوێنانەی کە ئێمە مەبەستمانە، بەڵام بەهۆی کەمی میلاکەوە لە ڕاستیدا هیوادارین بۆمان جێبەجێ بکرێ و ئەو فەراغەش ئەو کێشەیەمان نەمێنێ، بەڵام بەپێی پێویست دامانناوە لەو شوێنانە لە پێناو سەلامەتی هاوڵاتیان. بەڵێ کاک علی وەک ئاشکرا لە وەرزی دروێنەکردنی ئەم ساڵدا کۆمەڵێک ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە، زیانەکان چۆن بوون بەراورد بە ساڵی ڕابردوو؟ بەپێی ئامارەکانی خۆمان هەرچەندە ئێمە لە کۆتایی شەژمانجی یەکەم بڵین ئەم ساڵ ئامارەکان ڕادەگەێنین، بەڵام بەپێی ژمارە ناکرێ بێڵێم، بەڵام وەکو ڕووداوەکان کەم بوونەوە زیانەکان کەم بۆتەوە نەک ڕووداوەکان زیاد بوون بەڵام زیانەکان کەم بوونەوە. ئەمەش دەرەنجامی ئەوەیە کە ئێمە لە سەرەتای وەرزی دروێنەدا لە ڕاستیدا کۆمەڵێک تیم دادنێن، یەکێک لەوانە لەو شوێنانە دادنێن کە زۆرترین ڕووداوەکانی ئاگری لێ دەکەوێتەوە. ئەو شوێنانەش بریتین لە قەرەنیاغا کانیماران ستافێک لەوێ دادنێن، ئەو ستافانە لە ناو بەش و هۆبەی بەڕێوەبەرایەتی پێکمان هێناون، وەکو گوتم کەمی میلاکات کەمی کارمەندان و ئاکات کە ئێمە نەتوانین بە ئەوەی ئێمە مەبەستمانە دای بنێن لەو شوێنانەدا. بە هەر حاڵ لە پێناو سەلامەتی سەر و ماڵی هاوڵاتیان ئێمە ئەو ستافانەمان تەرتیب کردبوو بۆ ئەوەی کە داینێ لەو شوێنە و ڕووداوەکانی ئاگریا خود بڵێن بە شێوەیەکی گشتی زیانەکان کەم بکەینەوە. ئەو شوێنانەش تیمێکمان داناوە ئەم ساڵانی پێشوش لە قەرەنیاغا، گرجان، قەمتەران، ئەو شوێنانە کە ئێمە هەستمان بەوە کرد کە زۆرترین ڕووداوی لێ ڕوودەدا ڕووداوی ئاگرکەوتنەوە بە حکمی ئەوەش کە گەنم و جۆی بە شێوەیەکی گشتی کشت و کاڵی زستانی زۆر لێ دەکرا. ئەو شوێنە دەشتایەکی فراوانی هەیە، ڕووداوەکانی ئاگری زۆر لێ دەکەوێتەوە، بە هەمان شێوە لە قوڕەگۆ، دەربەند، بۆسکێن لەوێش ستافێکمان داناوە، بە هەمان شێوە لە خۆشناوەتی بڵین بە ناحیە بێتواتە هەتاوەکو دەشتی حاجیاوە، قەزای حاجیاوە، ئەو ستافانە دەورێکی زۆر باشیان جێڕا لە کەمکردنەوەی زیانەکان. وەکو گوتم ڕووداوەکان وەکو خۆیان ڕەنگە لەوانەیە وەکو خۆیان بن، بەڵام زیانەکان کەمتر بوونەوە بە دانانی ئەو ستافانە. بەڵێ کاک علی ئاشکرایە لە ماوەی ڕابردوودا لە شاری هەولێر و تەنانەت دۆچیش چەندین ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە لە ناو بازار، وەک بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ڕانیە تا چەند ڕێنماییتان بۆ هاوڵاتیان بڵاو کردێتەوە بە تایبەت لە ناو بازارەکان کە ڕووداوی لەو شێوەیە ڕوونەدات؟
ئێمە لە بۆ ئەم ڕووداوانە پێش ئەوەی کە ڕووداوەکان ڕوو بدات ئێمە لە ڕێگەی بەشی هوەری بەڕێبەرایەتیمانەوە چەند لیژنەیەکمان چەند لیژنەمان هەن بە بەردەوامی سەردانی مارکێت و بازاڕ و مۆڵەکان و شوێنە گشتیەکان و هۆڵی بۆنەکان ئەو شوێنانی کە زۆرترین هاوڵاتی ڕووی تێدەکات لۆدی هاوڵاتی زۆر لەسرە ستافەکانمان نەک جارێک چەند جارێک سەردانی ئەو شوێنان دەکەن بە مەبەستی ئەوەی کە ڕێنمایەکانی بەرگری شارستانی جێبەجێ بکەن هەم لە مەسائلی کارەبا لە مەسائلی ئامێرەکانی ئاگربژێنەوە کۆمەڵێک مەسائلی ترکە لە پێناو سەلامەتی هاوڵاتیان بە بەردەوامی دەچن ئەو ستافانە و زۆر بەشیان جێبەجێیان کردووە و کاریگەریشی زۆر هەبووە لەسەر کەمبوونەوەی ڕووداوەکان و ئەگەر هەش بوو بێ زیانەکان کەم بوونەوە. بەڵێ بەڕێز علی قادر وەک ئاشکرا ئێستا وەرزی هاوینە و پلەکانی گەرماش بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو مەلا ئەکەن پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تا چەند تیمەکانتان لەو شوێنانەیە جێگیرن کە هاوڵاتیان مەلەی تیاکەن. بەڵێ من لە سەرەتا ئاماژەم پێدا ئەو شوێنانە ئێمە ئەو ستافانە دەورێکی زۆر باش دەگەێڕن ڕۆژانە هاوڵاتی ڕزگار دەکەن بە تایبەتی لە زەی بچووک دەربەند زەی بچووک وە لە بەنداوی سەرچاوە و بە حکمی ئەوەی دایمەنیش لە ئاوە ساردەکان و حاڵەتانە ڕوئەدان هاوڵاتی زۆرتر تووشی گرفتی تەندروستی دەبێت بە حکمی ڕقبوونی ماسوولکەکان و گرژبوونی ماسوولکەکان ئێمە بەنداوی سەرچاوەمان هەیە کە بۆیە باز دەکەم زۆرترین حاڵەت لەوێ ڕوودەدا بە حکمیەوەی ئاوەکەی ساردە و پلەی گەرمی ئاوەکەی زۆر ساردە ئێمە ئەو ستافە ئەو تیمەمان داناوە لە جگەلەوەی کە تابلۆی زۆرمان هەڵواسیوە لە بە بازنەی بە دەوری بەنداوەکە چەندین ڕێنماییمان هەڵواسیوە بۆ ئەوەی هاوڵاتیان تووشی گرفتی مەلەکردن نەبن یعنی بڵین تووشی خنکان نەبن هەرچەندێ ساڵانی پێشوو ئێمە ڕێژەیەکی زۆر هاوڵاتی لەوێ تووشی گرفت بوو وە خنکانیش ڕوویداوە بەڵام خۆشبەختانە بەدانانی ئەو ستافا ئەتوانم بڵێم هیچ حاڵەتێکی خنکان ڕووی نەداوە لەوێ تەنها حاڵەتی ئەوە ڕوویداوە کە کەسەکە وا خەریک بۆ بخێنچێ و تیمەکانی ئێمە خەریک بوون دەریان هێناوەتەوە ڕزگاریان کردووە وەکو باسم کرد ئەو ڕێژە ئاوە کە لە بەنداوی سەرچاوە هەیە نەحی بێتوە تا هاوڵاتی زۆرتر تووشی ئەو حاڵەتە دەبێت ئێمە ڕێنماییمان کردوونە کە هاوڵاتیان لەو شوێنانە مەلە نەکەن نەکرد لە بەنداوی سەرچاوە لە هیچ شوێنێکی سنووری ئیدارە ڕاپەڕین و ئەتوانین بڵێن لە شێوکی گشتی لە هەرێمی کوردستانیش هیچ شوێنە گونجاو نییە بۆ مەلەکردن جگەل لە مەزبەحەکان نەبێ لەبەرچی تۆ نازانی قوڵی ئەو شوێنە چەندە یان ئەو شوێنە ڕەنگەلەوانەیە لیتەی لێبێ یان ڕەنگە لەوانەیە لێڵی ئاوەکە وا بکە کە تۆ نەزانی قوڵی ئەو ئاوە چۆنە پلەی گەرمی ئاوەکە ڕەنگە لەوانەیە تاشە بەردی لێبێ ئەو شوێنە شارەزایی ئەو شوێنە زۆر دەور دەبینێ بۆ کەسەکان ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە هاوڵاتی تووشی خنکان بێت تووشی حاڵەتی مردن بێ لەو شوێنە ئێمە سونیرێکمان جیا کردەوە هەرچەندە ڕێنماییمان ئەوەی بۆ هاوڵاتیان کە لەو شوێنانە مەلە نەکەن بەڵام سنوورێکمان جیا کردەوە بازنەیەکمان شریتێکمان کێشا چەند تۆپێکمان داناوە بۆی سنوورەکە دیاری کراو بێ تیمەکە لەو بازنەیە لە ئەطرافی ئەو بازنەیە چاودێری ئەو شوێنە دەکەن چاودێری هاوڵاتیان دەکەن بەڵام بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان بەدەر لەو بازنەیە کە کێشاومانە بەڕاستی لە دەرەوەی ئەو بازنەیە مەلە دەکەن بۆیە زۆرترین حاڵەتی گرفتیان بۆ دروستە بە گرفتی تەندروستی بە هەمان شێوە لە دەربەندیش چەندین حاڵەتمان هەبووە کە هاوڵاتی خنکاوە لەوێ بەهۆی نەشارەزایی ئێمە حاڵەتێکمان هەبوو لە پارساڵ مەبەستم لە بەشێک لە گوێنەدانی هاوڵاتیانە بەڕاستی کە ئێمە ڕێنمایی بڵاو دەکەینەوە کە ئێمە دەڵێن لەو شوێنە مەلە نەکەن تابلۆی هەڵدەواسین گوێی پێنادەن ئێمە سەرقاڵی دەرهێنانەوەی تەرمێک بووین لە دەربەند کەچی چەند گەنجێک لە تەنیشت ئێمەوە مەلایان دەکرد یعنی ئەمە هۆکارەکە چییە هۆکارەکەەوەی کە بەشێک لە هاوڵاتیان گوێ بەمە نادەن بەڵێ کاک علی وەک ئەو ڕێنمانی کە ئێستا باست کرد جگەلەوە هیچ ڕێنماییەکتان لە ڕێی سۆشیال میدیاوە یاخود لە ڕێی ڕاگەیاندنەکان و بڵاوکرێتەوە بۆ هاوڵاتیان بەڵێ ئێمە جگەلەوەی کە پەیجی بەڕێوەبەرایەتیمان هەیە بەڕێوەبەراتی بەرگی شارستانی ڕاپەڕین کە چەندین ڕێنمایی بە پێی وەرزەکان لە ڕێنمایی مەلەکردنە ڕێنمایی
وەرزی دروێنەیە ڕێنمایەکانی تر وەرزی بڵێن زستانە لافاوە چەندین ڕێنمایی بڵاو دەکەینەوە وە ژمارەی بنکەکان و وە ژمارەی خۆشمان کە شۆرکۆدی 115ەیە ئەو ژمارانە بڵاو دەکەینەوە بۆی بە بەرچاوی خەڵک بکەوێت و خەڵک بتوانی چۆن پەیوەندی بکە بە بەڕێوەبەرایەتیمانەوە لە سنووری ئیدارە ڕاپەڕین بە حکمی ئەوەی کە سنوورێکی فراوانە لە ڕاستیدا ئێمە لە ڕێگەی سوۆسیال میدیا لە ڕێگەی کەناڵەکانی ئێوەوە بەڵێ چەندین ڕێنماییمانداوە و جگەلەوەی کە لە کۆنگرەی ڕۆژنامەوانیش ئاماژە بە کۆمەڵی خاڵ دەدەین کە ئەو خاڵانە کە زۆر زۆر گرنگ کرد کە زۆر هاوڵاتیان تووشی گرفت دەبن لەو شوێنە یەک لە ڕێنمایەکان ئەوەیە کە ئێمە زۆرترین حاڵەتی ڕووداوی ئاگرکەوتنەوەی لێ دەکەوێتەوە ئەویش جگەرەیە لە ڕاستیدا ئێستا برا شۆفێرەکان ڕەنگە لەوانەیە لە شەقامە گشتەکان بڕۆن وە سەرنشینەکان جگەرە فڕێ دەدەن کە ئەمە دیاردەیەکی زۆر زەقە بەڕاستی ئەنی ناکرێت هاوڵاتی لە کاتی ڕۆیشتن لە شەقامە گشتەکاندا جگەرە فڕەدەیک بۆ خۆت دەزانی ئێستا وەرزی گەرمایە پلەکانی گەرما بەرز بۆتەوە خێرا ئاگر تەشەنە دەکا و خێراتر گردەگرێ وەک لە کاتەکانی تردا جگەرە خۆڕەنگە لەوانەیە لە ناو شەقامەکە نەمێنێتەوە و بەڵام بچێ بۆ قەراق شەقامەکە و سەرنجام کارە سادڕوودا ئێمە چەندین حاڵەتی لەو شێوەمان هەبووەکە کە چەندین هەزار دۆنم سوتاوە ساڵانە بەهۆی ئەو حاڵەتانەوە بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم گوێ بە ڕێنمایەکانی بەرگی شارستانی بدەن چکە لە پێناو سەلامەتی هاوڵاتیانە و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە. بەڵێ بەڕێز علی قادر بە شێوەیەکی گشتی کەم و کوڕیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتی شارستانەتی ڕاپەڕین چییە داواکاریەکانتان چێ لەلایەنە پەیوەندیدارەکان؟ بۆ خۆی هیچ شوێنێک نییە کەم و کوڕی نەبی لە ڕاستیداوە شتیش بەبێ کەم و کوڕی نابێ بەڵام هیوادارین بۆمان جێبەجێ بکەین ئیشاڵڵا لە ماوەیەکی نزیکدا من گەشتبینم کە بۆمان جێبەجێ بکرێ شتەکان بە من لە چوارچێوەی ئیدارە ڕاپەڕی قسە دەکەم وەکو بەرگی شارستانی لە ڕاستیدا کۆمەڵێک ئەدەواتمان پێویستە یەک لەو ئەدەواتانە کە بریتە لە هەبوونی فڕۆکە ئێستا سنووری ئیدارە ڕاپەڕین بە حکمی ئەوەی ناوچەی شاخاوی سەختی لێیە و ڕووبەرێکی جوگرافیری فراوانی لێیە کە ئێمە ساڵانە گرفتمان بۆ دروست دەبێ باسی ناوچەی شاخاوی بکەین ئێمە فڕۆکەمان پێویستە لە ڕاستیدا لە وەرزی هاویندا و کارمەندمان هەبووە قاچیشکاوە لە ناوچەی لە شاخ دەستیشکاوە بەر بۆتەوە زیانی پێکەوتووە سوتاوە یعنی بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە ناوچەی شاخاوی ناوچەیەکی سەختە لە ڕاستیدا یعنی پیادەڕە و نییە بچێ کارمەند لەوێ ئاگری بگژێنێتەوە کەواتە چمان پێویستە فڕۆکەمان پێویستە فڕۆکە دەورێکی زۆر زۆر باش دەبینی لە ناوچە شاخاویەکان کە بۆ کۆنتترۆلکردنی ئاگر هیوادارن ئەوەمان بۆ جێبەجێ بکرێت چونکە وەکو باسم کرد سنووری ئیدارە ڕاپەڕین سنوورێکی فراوانە ناوچەی شاخاوی سەختی لێ ناوچەی گەشتیاری لێیە و گەشتیارمان هەبووە لە هاتوتە سنووری ئیدارە ڕاپەڕین ئەوانەی گروپی گەشتیارینە دەچن بۆ ناوچە شاخاویەکان لە ڕاستیدا قاچیان شکاوە دەستی شکاوە بۆیە ئێمە دەبێت بچین بە پیلیانەوە بچین ڕزگاریان بکەین هەبوونی فڕۆکە دەورێکی باش دەبینی نەک هەر لە وەرزی هاویندا لە وەرزی بەهاریشدا لە ڕاستیدا وەرزی بەهار ئەگەر ببینن هاوڵاتی دەچێ بۆ جای بەهارە چەندین حاڵەتمان هەبووە بەسپاسەوە ئێمە هەچەندە داوامان لە پارێزگای سلێمانی کردووە گروپی فڕۆکەوانی بەڕاستیدا جێگەی دەستخۆشی و جێگەی سوپاسن بەدەم داواکاریمانەوە هاتوونە چەند هاوڵاتیمان هەبووە قاچیشکاوە پشتیشکاوە فڕۆکەمان بان کردووە و خێرا گەیاندراوەتە نەخۆشخانە لە سلێمانی ئەمە جێگەی دەستخۆشیە. بەڵێ ئێمەش بە هیوانی سەرجەم پێداویستەکانتان بۆ دابین کرێ کاک علی من دوا پرسیارە ئاڕاستاکەم وەک بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانیەتی ڕاپەڕین پلان و ئەرچی داهاتوتان چییە؟ پلان و ئەرچی ئێمە چییە؟ پلانمان ئەوەیە کە زیاتر تۆکمەتر هەوڵ بدەین کە ژیانی هاوڵاتیان ڕزگار بکەین و چەندین پلانی ترمان هەیە بە تایبەتی لە وەرزەکانی تر ئێمە لە 4 ساڵی ڕابردوو کۆمەڵێک ئەدەواتمان ئەمە بە هەر نەڵێن ئەوەمان بۆ دابینکەن بەڵام کۆمەڵێک ئەزیزەمان بۆ دابین کراوە جێگەی دەستخۆشیە لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە باشتر بووین لە ساڵی پێشوو بەڵام
ئەم ساڵ و ساڵی داهاتوش ئەگەر بۆمان دابین بکرێت دڵنیا بە باشتر دەبێ. وەکو باسم کرد ئێمە ساڵانی پێشوو هەندێ ئۆتۆمبیلمان نەبوون وەکو مێکزەمینی ئۆتۆمبیلەکە نزیکی 800 لتر 600 لتر ئاو دەگرێت 100 لتر فوم دەگرێت ئەم ئۆتۆمبیلان دەورێکی باشیان هەبوو بە تایبەتی وەکو باسم کرد لە مەفرەزەکان داماندنا یان لە ئەو شوێنانی ناوشار خێراتر دەگەیشتە سەر شوێنی ڕووداوەکان یان لە ترافیکەکان داماندنا ئەو حاڵەتانی ڕووداوی هاتوچۆ هەبوو ڕاستەوخۆ خێراتر دەگەیشتە سەر ڕووداوەکان هەتا وەکو ئۆتۆمبیلی ئاگرگوژێنەوە دەگەیشتە ئەو شوێنە. ئێمە ئەو فەراغەمان بۆ پڕبووەوە جێگەی دەستخۆشیە بەڵام هێشتا شتی ترمان ماوە و بە تایبەتیش کارمەند میلاکات کە ئەمە جێگەی بەڕاستی فەراغی زۆر دروست بووە لە مەسائلی کارمەند. بەڵێ بەڕێز عەلی قادر وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ڕاپەڕین سوپاس کە لە شاری ڕانیەوە لەگەڵ ما بووی. سەرکەوتوو بن.